سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پێتان دەگەمەوە. لە مەڵقەی بەرنامەکەماندا باز لە شەوانی قەدر دەکەین. پرسیار ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم باشترین جۆری و عیبادەتانەی کە پێویستە لە شەوانی قەدردا بکرێن چین؟ ئەو دوعایانەی کە سونەتن لە شەوانی قەدردا بکرێن کامانن؟ بۆ وەرگرتنی دوا و قبوڵبوونی دوعا ڕێوشوێنی خۆی هەیە. پێویستە بە چ جۆرێک لەم شەوانەدا دوعا بکەین؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه أجمعين. شوی قەدر لە ڕاستیدا فرسەتێکی گەورەیە کە خوای پەروەردگار بەخشیوێتی بە موسڵمانان جێگای خۆیەتی بە جوانی بیرکەنەوە کەوا چۆن چۆنین باشترین کار و کردەوەی تیا ئەنجام بدەن. جاگەر بپرسین باشترین عیبادەت و خواپەرستی چییە کەوا لە شەوی قەدرە ئەنجام بدرێ، ئەوە بە کورتی ئەڵێم باشترین عیبادەت بریتیە لە پاڕانەوە، بریتیە لە دوعاکردن، بریتیە لە داواکردن لە خوای گەورە و پەروەردگار. وەکو بەڵگە عایشەی دایکی ئیمانداران خوالی ڕازی بێ پرسیارەکە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەڵێ من ئەگەر لە شەوی قەدرە زانیم شەوی قەدرە و بۆ قەدر دانیشتم چی بڵێم؟ پێغەمبەریش صلی الله عليه وسلم لە وەڵامیە ئەفەرمێ بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. واتە دوعا بکە، واتە لەخوا داوا بکە، واتە لەخوا بپاڕێرەوە، بڵێ خوایە بەڕاستی تۆ زاتێکی لێبوردەی، عەفوو لێبوردەی، لێبوردنت پێخۆشە، خوایە لێم خۆش ببە. جا ئەم فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە کورتی بۆمان ڕوون دەکاتەوە کە باشترین خواپەرستی بریتیە لە پاڕانەوە لە خوای گەورە و پەروەردگار. ئەگەر تەماشای پاڕانەوە بکەین لە خوای پەروەردگار، لە ڕاستیدا پاڕانەوە بریتیە لە ڕێزگرتنی خوا. خوای پەروەردگار ڕێزی لە ئینسانەکان ناوە، ڕێزی لە مسلمانەکان ناوە کاتێکەوە پیان ئەفەرمێ بپاڕێنەوە، کاتێکەوە ئەفەرمێ داوام لێ بکەن. زۆرێک لە زانایان فەرمویانە پاڕانەوە بریتیە لە قسەکردن لەگەڵ خوای پەروەردگارە. وەختی خوای گەورە و پەروەردگار ئیزنی داوین ئێمە لەگەڵیدا بدوێن، ئەوە بەڕاستی ڕێزێکی زۆر گەورەیە کە خوای پەروەردگار پێی بەخشیوین. وەکە فەرمێ ئودعونی وقال ربكم ادعوني استجب لكم. واتە پەروەردگاری ئێوە ئەفەرمێ داوام لێ بکەن، لێم بپاڕێنەوە، من وەڵامتان ئەدەمە و داواکاریەکانتان جێبەجێ دەکەم. جا گەورەی دوعا لەکوایە؟ گەورەی دوعا لەویایە کە دوعا بریتیە لە دانانی عەبد و بەندە. کاتێکەوە لە بەردەم خوای پەروەردگارە دان ئەنێت بە لاوازی خۆیدا، دان ئەنێ بە بێدەسەڵاتی خۆیدا، دای ئەنێ بە هەژاری خۆیدا کە ئەم بەندەیە پێویستی بە یەک زات هەیە، ئەو زاتەشکەوە خاوەنی ئەرز و ئاسمانە و پێداویستاتی خۆی هەر لای ئەو زاتە داوا ئەکا. نهێنی دوعاکردن ئالەوا کە عەبد و بەندە دان ئەنێ بە پێویستاتەکەی بۆ خوای گەورە و پەروەردگار. و لە ڕوویەکی ترەوە ئەگەرێکێ بپرسێ باشە سنەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بریتیە لە نوێشکردن لە شەوەکانی قەدردا کە سنەتی تەراویح زۆربەی کاتەکانی شەوی گرتووەتەوە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەڵێن ڕاستە، بەڵام نوێشکردنیش بریتیە لە جۆرێک لە دوعاکردن، جۆرێک لە داواکردن لە خوای گەورە و پەروەردگار. نوێشکردن هەمووی بەیەکەوە بریتیە لە یەک پارچە دوعاکردن و پاڕانەوە لە خوای گەورە و پەروەردگار. سەبارەت بەم پرسیارە باشترین و چاکترین جۆری عیبادەت و خواپەرستی لە شەوانی لەیلەتول قەدر واتە دەی کۆتایی مانگی ڕەمەزان، یا ئەوکو ئەگەر خوای پەروەردگار دەرفەتیدا ئەم هەلە زێڕینە وارە ئەم بەخشە خوایەی بەخشی بە ئینسانی مسلمان و هەروەها شەوی لەیلەتول قەدری بەنسیب بوو، ئەوە بێگومان هەموو جۆرە عیبادەت و خواپەرستیەکان دروستە ئینسان تێیدا ئەنجام بدا. بەڵام بە تایبەتی تر بگەڕێنەوانێ بۆ لای پێغەمبەری خۆشەویستمان صلی الله تعالی عليه وسلم کە لە فەرمودەیەکی صحیحدا پێمان دەفەرمێت
من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. معناه أنفر مديا أود جينكوا باشترين كردوية كإنسان لشواني ليلة القدر دا بي هالبسيت بريتية لأنجام داني نويش قيام الليل. من قام ليلة القدر هركسك براسي شواني ليلة القدر بقيام بنيوش كدن بسر بري إيمانا واحتسابا برواي وابي كأما فعلا پاداشتەکەی لە لای خوای پەروەردگارە و هەروە ئەمە خوای پەروەردگار بڕیاری داوە لەسەری و هەروەها بەنیەتی بۆ خوابوون واتە ئیخلاسی هەبێت خوای پەروەردگار لە گوناهەکانی لەو پێش و هەروە لەو پاشیشی ئینشاءڵڵا خۆش دەبێت کەوا بوو لێرەوە بۆمان دەرئەکەوێ و هەروەها زانایان پێمان دەفەرمون ئەگەر بێت و تەدەڕوژ بدەین بە جۆری عیبادەت و خواپەرستیەکان باشترینیان لە شەو نوێژ و هەروەها لە نوێژەوە دەست پێ دەکات. بۆیە ئینسانی مسلمان لەو شەوەدا بە تایبەتی باشترین شتێکەوە سەرقاڵ بێ پێیەوە بەریتیە لە ئەنجامدانی نوێژەکان و لە ناو نوێژەکاندا زۆر گرنگی بە زۆرترینی قورئان خوێندن بدا. ئەمە بە دەرەجەی یەکەم. ئەمە باشین کردەوەیەکە کە ئینسانی مسلمان چ پیاو بێت چ ئافرەت بێت چ لە مزگەوتا بێت چ لە ماڵەوە بێت هەڵسێ پێی و هەروەها باشترین کردەوە دوای ئەوە بە قۆناغی دووەم کە دێ بریتێ لە دوعا بریتێ لە پاڕانەوە هەموو جۆرە دوعا و پاڕانەوەیەک چونکە الدعاء هو العبادة دوعا پاڕانەوە عیبادەتە مەفروضە کە ئینسانی مسلمان لە هەموو کاتێکا بپارێتەوە لە خوای پەروەردگار. شەوی لەیلەتول قەدر باشترین دەرفەتە کە ئینسان بە عیبادەت بیڕازێنێتەوانێ و لە نێو عیبادەتەکەشدا پاڕانەوە پاشان بە دەرەجەی سێهەم قورئان خوێندن و سەرقاڵبوون بە دەورکردنەوەی قورئان. ئەگەر توانی قورئانی تێدا ختم بکە ئەوە فەنیعمە خۆ ئەگەر نەیتوانی قورئانیشی تێدا ختم بکە ئەوە هیچ کێشە و گرفتێکی نییە. دیارە مانگی ڕەمەزانی پیرۆز هەڵبژاردەی ناو 12 مانگەکەوە ئەوە باشترین مانگە و مانگی ڕەمەزان و پەرستشی عیبادەتی ڕەمەزان واتە و خودی ڕەمەزان ڕۆژوو ئەبینین کە بە هەمان شێوە الصوم لي پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ خوای تەعالی فەرمێ الصوم لي وأنا أجزي به. لە ناو مانگی ڕەمەزانیشدا دەبینین کە خوای پەروەردگار هاتووە ئەم شەوە پیرۆزانەی هەڵبژاردووە کە دیارە ئەوەی کە هاتووە لە قورئاندا هاتووە کە لە سوورەتێکا باسی لێوە کراوە کە شەوی قەدرە یعنی کە ئەبێ یەک شەو بێت بێگومان. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە بەپێی سونەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە هاتوین دەشەوەکەی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەبوژێنینەوە. ئەویش کە دایکە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بۆمان لەگەڕتووە ئەفەرمێ کاتێکەوە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەهاتە پێشەوە پێغەمبەری خوا شەدە میئزەرەه وەیقەظە ئەهلەه خۆی گورجە کردەوە خۆی تۆڵە کردەوە و هەروەها ئەیقەظە ئەهلەه خێزانەکانیشی هەڵەساند. یعنی کەواتە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وایە کە ئێمە خۆشمان دابنیشین و خێزان و مناڵەکانیشمان هەڵسەنین بۆ ئەوەی کە بەشداری ئەو پەرستشە بکەن. دیارە پەرستشیش لە دەشەوی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بێگومان هەمومان ئەزانین کە ناوازەترینی پەرستش لە ناو ئەو شەوانەدا چەند پەرستشێکە یعنی ئەوەی کە زۆر گرنگ بێ سەرەتا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئیعتیکافی ئەکرد یعنی یەکێک لە سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام لەو شەوانەدا ئیعتیکافە مانەوە لە مزگەوتە ئیعتیکاف هەمووشمان ئەزانین کە ئیعتیکاف زۆری خەڵق ئەزانێ بەڵام بۆ ئەوەی کە باشتر تێبگەن ئیعتیکاف یعنی مانەوە لە مزگەوتە یعنی کە تۆ ئەچی بەنیەتی ئەوەی کە بمێنیتەوە ئەو شەوە دەرنەچی لە مزگەوتە یعنی بڵێن ئەو کاتە دەرنەچی خۆ ئیعتیکاف هەر بۆ شەو نییە بۆ ڕۆژیش هەر دەبێت بۆ کاتەکانی تریش هەر دەبێت هەتا لە بەیانیشدا هەر دەبێت بەڵام ئەو شەوە تایبەت ئەکرێ بەچی بە پەرستشەوە ئەمە یەک جۆرێکە لە عیبادەت و لە پەرستش لەو شەوەدا و هەروەها چەند جۆرێکی تری هەیە هەر لەناو ئەو شەوانەدا وەکو قیامی واتە شەو نوێژ لەو شەوەدا کە ئەنجامەدرێت کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئەنجامی داوە و هەروەها قورئان خوێندن چونکە ڕەمەزان مانگی قورئانە. خوای تەعالی ئەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتی القەدر چی ناردۆتە خوارەوە خوای پەروەردگار قورئانی ناردۆتە خواردەوە کەواتە قورئان یەکێکە لە هاوڕێ گرنگەکانی شەوانی قەدرکەوە مسلمانان ئیمانداران ئەوانەی کەوا بەشداری ئەکەن لە ئەو شەوە پیرۆزەدا بتوانن ببنە هاوڕێی قورئان کە ئەویش یەکێکە لە عیبادەت و پەرستشەکان. بە هەمان شێوە سەدەقات یعنی یەکێک لەو عیبادەت و پەرستشانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئەنجامی داوە هەر لەو شەوانەدا هەوڵی داوە سەدەقە بەخشیوێتی و هەروەها دوعای کردووە و هەروەها بڵێن بۆ نمونە چەندان بڵێن پەرستشی تری ئەنجام داوە.
ڕەمەزان کە زۆر پیرۆز ئەگەر وردی بکەیتەوە لەبەر چییە؟ شهر رمضان الذي أنزل فيه القرآن. ئێمەش بۆیە گرنگی ئەدەین بە قەدر لەبەرەوەی کە بە یەک پارچە دابەزیوە تا ئاسمانی زەوی قورئان بە یەک پارچە دابەزیوە لەم شەوە کەواتە ئەم شەوی قەدرە زۆر گرنگە. پێویستەکە ئینسانی موسڵمان وەکو پیاغەمبەر صلی الله علیه وسلم لە تەفاسیلی حەدیثەکانی دەربارەی ڕەمەزانە لە ئاخری ئەفەرمێ من قام ليلة البدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. يعني آية مروف برسياري لأخوي بك آية ناتواني شوي بو خوابي شوي بو خوابي يعني خوي يقولوا لها متوانا كان رابردود خوش به أم شو زور قدري كرانا زور أقد قد بدي يعني أقد وردي بكيته وهم مو صالح خوي يقولوا تمني يغمروا في بيع عطاك يعني لهم شوي قدرها 83 سال أجر بلاي كم هو أو 83 سال إما يجنا لو أنا زياتريش بيت بلام 83 سال بيت خلاطكات يعني لو شوية قلت تو دينارك تكربيت خير وكواتو له خلال 83 سال همو شوية دينارك تكربيه بخير أقل لو شوية شو نوشكي بهمان شو أقل لو شوية قرآن بخوني أقل لو شوية دعاء بكي باشان أو دعاء كامية كا إما قد دقتي بدين بيغمر إخوة صلى الله عليه وسلم كليلي دعاء كده دايك مع عائشة فرميت شي بلملم شوية بيغمر صلى الله عليه وسلم فرمي يا عائشة بلي اللهم إنك عفو تحب العفو فاعف عني أي پروردگار تو حزد لعفو عفو خوشوه لم خوش با طبعا كلمة عفو قوردي بكينو عفو جالة ستر عفو لعفو قورتر مانية يعني اگر سلامه لم يكابروا جي بي ديارة اگر بايكي بهيز بيت جي بي أصرته أو عفوه يعني خواي قور اگر كسي كي عفو كرد لم شوه ويا لهر كاتكي ترى بندي كي عفو كرد أصلا تاوانكي نانو سيطابلي أواليات خوش بوم زور عجيبة يعني لقيامتها مروفك لستي عملكي ورقريو بهي شوازك تاواني تدا ننسراوا او تاواني ككردتي ننسراوا لقايمي قناها كان يا بوتشو كبر عفو كوتوا بويا او كليلي يعني شلون الله صري مسألة كبيغمبر صلى الله عليه وسلم جوان اشارتي بك فرمي بلي اللهم انك عفو تحب العفو فاعف عني ام كلمه زور بلينوا زور داوي لي خوشبوني خوايب كاين خۆی ئەو دوعایانەی کەوا سنەتن بەڕاستی ئەمە ڕوونکردنەوەیەکی ئەوێ لە حەدیسەکە کەوا دایکە عایشە خوا لێی ڕازی بێ پرسیار لە پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم وەڵامی پێغەمبەری خۆشەویستیشمان ئەوەیە کەوا ئینسان ئەم دوعایە بکا بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني واتە داوای عەفو لێخۆشبوون بکا لە خوای گەورە و پەروەردگار جا لە ڕوونکردنەوەی ئەمە ئەڵێن داواکردنی عەفو لێبوردن بریتیە لە خاڵی سەرەتا بۆ ئەوەی کەوا ئینسان دوعاکانی بکاتەوە لەگەڵ خوای پەروەردگار لەگەڵ پەروەردگاری خۆیدا دوای ئەوەی کەوا داوای لێخۆشبوون ئەکا ئەو کاتە ڕووی دێکەوە داواکاریەکانی تر بخاتە خزمەت خوای گەورە و پەروەردگار جا چ دوعایە بکەین لە چی داوا بکەین لە خوای پەروەردگار ئەڵێم بەڕاستی کاتێکەوە تەماشای قورئان و فەرمایشتی پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم داوای دنیا ئەکەین و هەروەها داوای دواڕۆژ و قیامەتی شەکەین چۆنین خوای گەورە و پەروەردگار وەصف و ستایشی ئەو کەسانە ئەکاتکەوە ئەپاڕێنەوە لە خوای گەورە و پەروەردگار و داوای دنیاشی لێ دەکەن داوای قیامەتیشی لێ دەکەن لسورة بقرة أفرميه فمن الناس من يقول ربنا آتنا في الدنيا وما له في الآخرة من خلاق أفرميه هند يكس هر داوي دنيا أكن لقيامتها بشيان نية بلام ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار بلام هند بندي خواش هند يقلا مسلمانو هندك خلقي بآقا بمشيوە داواکەن ئەفەرمێ داوای حەسەنەی دنیا ئەکەن شتە چاک و باشەکانی دنیا و هەروەها داوای شتە باشە و چاکەکانی قیامەت ئەکەن و داوا ئەکەن لە خوای گەورە و پەروەردگار کەوا خوای گەورە لە سزای ئاگربیان پارێزێ خوای گەورە فەرمێ ئولائیکە لەهم نەصیب مما کەسەبوا والله سریع الحساب ئەوانەی کە بەم شێوە دنیا داوا دەکەن لە خوای پەروەردگار ئەمانە بەڕاستی خاوەنی بەشن لای خوای گەورە و پەروەردگار کاتێکەوە خوای پەروەردگار حساب بەوردی لەگەڵ عەبدەکانیدا دەکا
ئەڵێم بەڕاستی ئەمە واقعی ئیسلامە. ئیسلام دینێکە هاتووە بۆ ئەوەی کەوا مرۆڤ بخاتە گەڕ بۆ ئاوەدانکردنەوەی سەرزەوی. پێی ناڵێ هەرداوای چاکیەکانی قیامەتکە و دنیا لە یادکە. نەخێر ئەگەر ئینسانی مسلمان دنیای بەدەستەوە نەبێ بەڕاستی لە بنیاتنان دوا ئەکەوێ، لە ئاوەدانکردنەوە دوا ئەکەوێ، لە گەیاندنی پەیامی خوا دوا ئەکەوێ. بۆیە جێگای خۆیەتی ئینسانی مسلمان داوای چاکیەکانی دنیا بکە، داوای ماڵێکی فراوان بکە لە دنیادا، ئەوە حەسەنەی دنیاە. داوای هاوسەری چاک بکە، ئافرەتێک هاوسەرێکی چاکی هەبێ و هەروەها پیاوێکیش هاوسەرێکی چاکی هەبێ. داوای پێداویستیەکانی بکە لە پێڵاو و نەعلێکەوە هەتاوەکو خوێی چێشت، وەکو فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێنماییمانەکە کە ئەگەر کەسێک پێڵاوەکانی دڕابوو داوا بکە لە خوای پەروەردگار، با خوای پەروەردگار بۆی ئاسان کە بێتە خاوەنی پێڵاوێکی چاک. بەم شێوەیە بەڕاستی ئیسلام ڕێنماییمانەکە داوای دنیا بکەین، بەڵام ئەم دنیاە بۆ ئارەزوو بۆ چەواشەکاری بەکار نییە، بەڵکو بۆ حەقیقەت و بۆ خزمەت و بۆ ڕازیکردنی خوای پەروەردگار بەکاربێ و ئەوەش ئەبێتە مایی ئەوەی کەوا قیامەتیشمان بۆ زامن بکات. پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم دڵسۆزی ئومەتەکەی بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو ڕێگە باش و هەموو ئەنگاو باشەکان و هەموو دوعا باشەکان و هەموو پاڕەوانەکان و ڕێگاکانی پەیوەندیکردن بە خوای پەروەردگارەوە ئومەتەکەی لێ ئاگادار کردووە و هەروەها نزیکترین کەسەکانی خۆشی لێ ئاگادار کردووە. هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر تامەزۆری ئەوە بوون کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەمی مبارەکیەوە زۆر ببیستن و جێبەجێ بکەن. بۆیە شەوانی لەیلەتول القەدری ئەوان تایبەتمەندی خۆی هەبوو و لە نێو تایبەتمەندیەکانیشدا مەسئەلەی دوعا و پاڕانەوە، چونکە ئەوان زۆر حەریص بوون کە پەیوەندیەکانیان لەگەڵ خوای پەروەردگار زۆر بەقووەت و بەهێزکەن. بۆیە عائیشەی دایکمان، دایکی ئیمانداران، کاتێکەوە زانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم هەموو مەدح و ثەنا و لەیلەتول القەدر دەکا، فەرمی ئەی پێغەمبەری خوا ئەن ئەڕەئەیتە ئین عەلیمت ئەی لەیلەة لەیلەة القەدر ماذا أقول فيها؟ فەرمی ئەگەر زانیم لەیلەتول القەدر چی تیا بڵێم ئەی پێغەمبەری خوا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جوابا فەرمی ئەی عائیشە ئەم دوعایە بخوێنە، اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. خوا ئەیگیان تۆ لێبوردەیت و لێبوردنت پێخۆشە، لێم ببوورە. ئەمە گەورەترین سەرمایە، ئەمە گەورەترین دوعایە لە پێغەمبەرێکەوە صلی الله عليه وسلم کە خوای پەروەردگار کۆی وشەکانی پێداوە. بۆ کێ؟ بۆ خۆشەویستترین کەسی کە عائیشەیە. لەبەر ئەوە باشترین دوعایەک کە ئێمە بیکەین لەم شەوەدا، چ لە سوژدەکانمانە چ لە کاتی دەستبەرکردنەوە و پاڕانەوەکانمانە، اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. و هەج دوعایەکی تری مەئثور کە لە قورئانی پیرۆست و لە سنەتی پێغەمبەری خوا دەهاتبێ صلی الله تعالی عليه وسلم. بەتەئکید مادامە کونی ئێمە زۆر ئەگەڕینەوانێ بۆ لای ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیەتی لە قسە، لە کردار، لە هەنگاو، بەتەئکید چونکە لە ڕاستیدا عەفو و عافیەت گەورەترین نیعمەتێکن کە هیچ شتێکیان ناگاتێ. نابێ ئینسانی مسلمان ئەم دوعایە بەکەم بزانێت، چونکە لە ڕاستیدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە داوای لە خوای پەروەردگار دەکرد، اللهم إني أسألك العفو والعافية في ديني ودنياي وأهلي ومالي هەتاوەکو کۆتاییەکەی. نمونەیەکت عەرز بکەم. مامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عباسی کوڕی عەبدولمەطەلیب دێ بۆ لای پێغەمبەری خوا فەرمێ ئەی پێغەمبەری خوا علمني شيئا أسأل الله به، شتێکم فێر بکە کە لە خوای پەروەردگار پێی بپاڕێمەوانێ. لە وەڵامدا دەفەرمێ ئەی مامە داوای عەفو و عافیەت لە خوای پەروەردگار بکە. جارێکی تر دێتەوە بۆ لای ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکم فێر بکە، ئەفەرمێت ئەی مامە ئەی عەباس داوای ئەمە بکە، خوایە من داوای عەفو و عافیەتی لێ دەکەم، چونکە بەڕاستی هیچ شتێک ناگا بەوەی کەوا یەکەم خوای پەروەردگار لێت ببوورێ، ئەمە بۆ قیامەت و بۆ دوا ڕۆژت، و هەروە خوای پەروەردگار تەندروستت بکە، لاشت تەندروست بکە کە ئەمە بۆ دنیا سوود و کەڵکی هەیە. عائیشە دایکی ئیماندارەمانی گەڕێتەوە فەرمێ پرسیارم کرد ئەی پێغەمبەری خوا کاتێک کە ئێمە دائەنیشین لە شەوانی قەدردا چ دوعایە بکەین، چ نزایە بکەین؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەم دوعایە زۆر بکەن، اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني أو فاعف عنا. فەرمێ ئەم دوعایە زۆر بکەن، خوای گیان تۆ لێبوردەیت، اللهم إنك عفو، خوای گیان تۆ لێبوردەیت، كريم سخاوت لای تۆیە خوای گیان، تحب العفو
لێبوردنی شت خۆش دەوێ فعفو عنی دەیخوای گیان کە مادام لێبوردەیت و لێبوردنیش خۆش دەوێ خوای لە منیش ببوورە ئەم دوعایە مخی دوعاکانە واتە ناوکرۆکی دوعاکانە چونکە ئینسانی ئیماندار بۆچی دائنیشێ لە ئەو شەوانەدا بۆچی ئەو ئەعتیکافەکە بۆچی لەو شەوە پیرۆزاندا لە شەوانی قەدردا ئەنیشێ بۆی کەوە لێبوردنی خۆی پەروەردگار بەدەست بگەێنێ و دڵنیاشین کەوە لەو شەو پیرۆزانەدا ئینسان ئەگە دوعا بکا بپارێتەوە چونکە خۆی پەروەردگار فەرمێ ئودعونی ئەستەجیب لەکم ودعوني استجب لكم ئێوە داوام لێ بکەن ئێوە بپارێنەوە لە من یەم بەدەم داواتانەوە داواکانتان گیرا ئەەکەم داواکانتان وەردەگرم بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ خوای گەورە شەرم دەکا لە بەندەکەی تو سیرکە ئیستحیا ینی شەرمکردن لەلایەن ینی یەکێک لەو شتا سەرسوڕهێنانانی ئەوەیە کە خوای پەروەردگار شەرم لە بەندەی خۆی دەکا خی گەورە شەرم دەکات لە بەندەکەی لە کاتێکدا کە بەندەکەی دەسی بەرزەکاتەوە دەسی نزا و پاڕانەوە بەرزەکاتەوە بۆ بەرقاپی خی پەروەردگار بە بەتاڵی دەسی بیانی شەرمی لەکە کە بەتاڵی ئەبندەی دەسی بگێڕێتەوە نە خی پەروەردگار یەکسەر دوعاکەی گیرەکە بە تایبەتی لەو شۆ پیرۆزانەدا بۆیە یەکێک لە دوعا ناوازەکان کەینە ئەمەیە کە باسم کرد و هەروەها بەعام بەگشتی ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە دوعای کردو بۆ ئومەتەکەی و ئێمەش دوعا بکەین بۆ یەکتری بۆ برای مسلمان بۆ خوشکی مسلمان بە تایبەتی بۆ مەظلومین ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیدا کە ئەمڕۆ ئەبینین کە مسلمانان زڵمیان لێ ئەکرێ کە بەڕاستی تعدا ئەکرێتە سەر مسلمانان و ئێمە هەوڵ بدەین دوعا بکەین بۆ یەکتری دوعا بکەین بۆ نەخۆشەکانمان هەمیشە لە هەوڵی خەمخۆریا بین بۆ یەکتری لە دوعاکانماندا بەو شێوە طبی باجارێ لێوە دەسێکم لە قیسەی و ئافرەتەوە دەست پێ بکەم کە باسی خۆیەکە گرنگی دوعاکانی شوانی لێت قەدر ئەڵێ من مناڵ بووم تا حەدەگانی دایکم وەفاتی کرد لە ڕەمەزانە وەفاتی کرد ئەڵێ زۆر بۆی پەرۆژ بووم زۆر بۆی گریام زۆر بۆی خەفەتبار بووم لە دەشەوی ئەخیرا هاتە بیرم وتم ئەم دەشەوە زۆر گرنگە من دوعا بکەم لەم دەشەوەیە ئەڵێ دوعایەکی زۆر و بە کوڵ و بە گریانمە کرد بۆ لێخۆشبوونی خوای بۆ دایکم ئەڵێ حتا ئەو دەشەوە زۆر خۆم هیلا کرد تا ئەو شوی کە بەیانی جەژنە ئەڵێ تا درەنگێک بە خەبەر بووم بەس خەوم لێکەوت لە خەوما دایکم بینی جلێکی جوانی لەبەرا بوو لە شوێنێکی خۆشا بوو ئەڵێ کە منی بینی باوەشی پیاکردم دەستی کرد بە گریان لە خۆکە ماوەتی کچم یا ڕەبی خوا فریاد کە وەکو فریای من کەوتی بەڕاستی دوعاکانت هەمووی گیرا بووە بۆ من ئەڵێ ئەمە جاری یەکەم کە ئیسفادەم کرد لە دوعا هەستم کرد دایکم لە خۆشیدایە دوای ئەڵێ مەسەلەی زەواجم نزیک بووە دەشەوم تەرخان کرد بۆ ئەوەی کە ئەگەر شوو بکەم بە پیاوێک شوو بکەم کە بێ ئابڕوونە بێ پیاوێک بێ مەشروب نەخوات بە سەرخۆشی نێتەوە جوێن بە خۆم و دایک و باوکم نەدا ڕێز لە دین و عەقیدەکەم بگرێ پیاوێکی دیندار و دڵپاک و هەموو سیفەتە جوانانەی هەبێ ئەڵێ دەشەویشم تەرخان کرد بۆ ئەو دوعایە بالضبط خوای گەورە پیاوی چاوی پێ عەتا کردم ئەڵێ پاشی ئەوە کە زەواجمان کرد هەستمان کرد ڕزقمان زۆر خراپە و گەیشتوتە حەدێک کە ما لا یوطاق تحملی فەقیرێکە ناکەین ئەوەندە وەزعمان خراپە ئەڵێ بیرم هاتەوە دیسان کە ڕەمەزان هاتەوە دەشەوم تەرخان کرد تەنها بۆ داوای ڕسق ئەڵێ والله ئێستا ئەوەندە خوا ڕزقی بارانەوە بەسەرمانە نە بە خەو نە بە خەیاڵ نەمزانیوە خوا ئەوەندە ڕزقمان پێ عەتاکە ئەڵێ پاشی ئەوە من مناڵ بوونم تەخیر بوو مەسائیلی ولادەم خەلەلی هەبوو ئەڵێ دیسان لە ڕەمەزانێکا دەشەوم تەرخان کرد بۆ داوای عەتا لە وەهاب لە خوای گەورە جەلە وەعەلا بۆ مناڵ ئەڵێ و ئێستا لەخوا بەزیا بێ خوای گەورە مناڵیشی پێ عەتا کردوین ئەگەر نمونەیەکی سادەیە مافرەتە شەرحکەی بۆ هەمومان کەواتە من لەسەر مەسەلەی دوعا من نامێ مسلمانان بە تەقلیدی چەند ساڵە دوعاکەن و دوعاکەن نەخێر شێوازی دوعاکەت بگۆڕە بەم شێوازەی لێ بکە چ جۆرە دوعایەک طبیعی وەکو ئیشارەتم پێکرد لە سەرەتاوە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني ئەم دوعایە زۆر گرنگە و هەروەها دوعای اللهم اجعلنا ووالدينا من عتقاء شهر رمضان خوای خۆمان و دایک و باوکمان بپارێزی لەو کەسانەمان حسێب بکەی کە ئەیان پارێزی لە ئاگری دۆزەخ بەڵام هەموو کەلیماتەکان هەموو دوعاکان پێغەمبەرجان صلی الله عليه وسلم چکۆلەی کردەوە کورتی کردەوە چڕی کردەوە پڕی کردەوە لە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني ئەم کەلیمەیە بێ زۆر بڵێن ببێتە ویردی سەر زوبانمان یعنی ببێتە ئەڵقەیەک و لە گوێیکەین ئەم دەشەوە باقی کاتەکانی تریش بەس ئەم دەشەوە زۆر گرنگە لەسەر ئەم تەوەرە بدوێن چۆن داوا بکەین لە خوای گەورە و پەروەردگار ئەڵێم لە دوای ئادابی دوعا ئەو ئادابانەی کەوا زانایان باسییان کردووە ئینسان دەستنوێژی هەبێ و بسم الله بکا و ئەعوذ بالله من الشیطان الرجیم و ڕووبکاتە قیبلە و دەرس بەسکاتەوە و ئادابەکان
ئەڵێم دووشت گرنگە بۆ ئەو کەسەی کەوا داواکاریەکی خۆی لە خوای پەروەردگار ئەکا. خاڵ یەکەم ئەوەیە بەڕاستی یعنی خۆمان بە ئاگا بهێنینەوە و خوای پەروەردگار باشتر بناسین کەوا زاتێکی چەند گەورەیە، زاتێکی چەند دەوڵەمەندە و زاتێکی چەند بەخشندەیە و دڵنیاش بین کە خوای پەروەردگار وەڵاممان دەداتەوە. ئەمە خاڵێکە زۆر گرنگە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ادعوا الله وأنتم موقنون بالإجابة، واتە لەخوا بپاڕێنەوە داوای پێویستاتەکانتان لە پەروەردگار بکەن و دڵنیا بن لەوەی کەوا پەروەردگار ئەوەی کەوا داواتان کردووە پێتان دەبەخشێ. ئەڵێم بەڕێزان ئەگەر تەماشا بکەین قورئان نمونەیەکیمان پیشانەدا. زەکەریا کە پێغەمبەرێکی خوایە کەی دڵی ئامادە ئەبێ بۆ ئەوەی کەوا لەخوا پاڕێتەوە. وەختێکەوە ئەڕوا سەر ئەدا لە مەریەم سەلامی خوای لەسەر بێ، مەریەم ئەوەتانێ لە میحرابی بەیت المەقدیسە لە کاتێکە میوەیەکی لایەکەوە کاتی خۆی نییە، هاوینە و میوەی زستانەی لایە. وەختێ لێ پرسێ مەریەم تۆ ئەمەت لەکوێ بوو؟ ئەوی شەڵێ بەڕاستی ئەوە لەلایەن خواوە، خوای پەروەردگار پێی بەخشیوم. إن الله يرزق من يشاء بغير حساب. خوای پەروەردگار هەر کەسێکی بوێ پێی دەبەخشێ بەبێ ئەندازە پێی دەبەخشێ. قورئانە فەرمێ هونالك دعا زەکەریا، ئالەم کاتەدا زەکەریا دڵی هاتە جۆش. زەکەریا پیاوێکە بەتەمەنە، پیر بووە و هەروەها خێزانەکەشی هەر بە زگماک نەزۆکە، بەڵام وەختێک بەم شێوە ئەم نمونەی دەسەڵاتی خوای پەروەردگار ئەبینێ هنالك دعا زكريا ربه قال ربي هب لي من لدنك ذرية طيبة. وتي پەروەردگارم پێم ببەخشە داوات لێ دەکەم نەوەیەکی چاک مناڵێکی پاکم پێ ببەخشی. إنك سميع الدعاء، تۆ بەڕاستی پاڕانەوە قبول دەکەی. بۆیە بەڕاستی ئەو کەسەی کەوا لەخوا دەپاڕێتەوە ئەبێ بیهێنێتەوە خەیاڵی خۆی خوای پەروەردگار زاتێکی چەند بەدەسەڵاتە و چەند بەخشندەشە و دڵنیاش بێکەوە خوای پەروەردگار داواکەی قبول دەکات. و حەسەنی بەسری خوالی ڕازی بێ کە لە زەمانی حەجاجی کوڕی یوسفی سەقەفییا بووە. حەجاج لە شاری واسطدا باڵەخانەیەکی گەورە کاتەوە. بۆ کردنەوەی ئەم باڵەخانەی ئیفتیتاحی خەڵک بانگەکە کە خەڵک بانگەکە حەسەنی بەسریش ئەڕوات لە ناو ئەو خەڵکەدا وتار ئەدا باسی ئەوە ئەکاتکەوە ئەو کەسەی ئەم بینایی دروست کردووە کەسێکی گەندەڵە بە ماڵ و بە پارەی خەڵکی ئەم بینایی دروست کردووە مافی خۆی نییە. بۆیە لە قسەکانیان ئەڵێ خەڵکینە بەڕاستی فیرعەونیش کۆشکی دروست کردووە کەوا لەم کۆشکە جوانتر و ڕازاوەتر بێ، بەڵام بۆ کوێی بردووە؟ ئەڵێ حەجاج ئەگەر خەڵکی دنیا لێی ناڕازین ئەو کەسەی کەوا لێی ڕازیە ئەوە بەڕاستی خۆڵە کاتە چاوی لە دڵەوە لێی ڕازی نییە و ئەهلی ئاسمانیش لێی بەقینن. بەم شێوەیە باسی ئەم باڵەخانەی حەجاج ئەکا. دوایە کە حەجاج ئەیبیسێتەوە تووڕە ئەبێت لەو کەسانەی کەوا ئەوەتان لەگەڵیا ئەڵێ ترسنۆکینە چۆن لێتان قبول کردووە کەسێک بەندەیەک لە بەندەکانی بەسرە بێت ئابەم شێوە قسەی نابەجێ بکە. ئەڵێ حەجاج داوا ئەکا نەتعدا ئەخەن، نەتعک و سفرە وایە ئەو کەسەی کەوا بیانەوێ بدەن لە ملیدای ئەخەن بۆی کەوا ئەو شوێن و ڕێگەیە خوێنین نەبێ. ئەڵێ بڕۆن بۆم بانکن ئێستا تێر ئاوتانەکەم لە خوێنەکەی. ئەڕۆن بە دوای حەسەنی بەسریدا ڕەحمەتی خوای لێبێ. حەسەنیش کە دێت دوعایەک ئەکا لە خوای پەروەردگار ئەپاڕێتەوە. کاتێکەوە حەسەنی بەسری خۆی ئەکا بەژوورا و ئەڕوات بۆ لای حەجاج، حەجاج بە شێوەیەکەوە ویستی خۆی نییە هەڵ ئەسێ ئەڕوا بەدەمیوە یا ئەبا سەعید بەڕێزەوە بانگی ئەکا دای ئەنێ لە شوێنێکی تایبەتیدا داوا ئەکا بۆنی خۆشی بۆ ئەهێنن ڕێزێکی زۆری لێ ئەگرێ و ئینجا ئەڵێ ئێوە زانان و گەورەی ئێمن و ئامۆژگاریمانکەن و پاشان بەڕێ ئەکا. کە بەڕێ ئەکا ئەڵێ یەکێک لە دەرگاوانەکانی حەجاج ئەڕوا بۆ لای ئەڵێ ئەبوو سەعید بەڕاستی حەجاج تۆی بۆ ئەمە بانگ نەکرد، بۆ شتێکی کەی بانگ کردی، بەڵام کاتێکەوە تۆ هاتیتە ژوورەوە شتێکت بەدەما ها و دەمت ئەجوڵان ئەوە وتت چی؟ ئەڵێ وتم یا وەلیە نیعمەتی و مەلاذی عیندە کوڕبەتی،
وتم ئەی ئەو کەسەیکەوە هەرچی نیعمەت و چاکەی من هەیە هەرچی من چاکە و نیعمەتێکم هەیە هەمووی هینی تۆیە و لە کاتی تنگانەشە هەر تۆ پەنای منی اجعل نقمته بردا وسلاما كما جعلت النار بردا وسلاما على إبراهيم واترقي أم كابرايم لسر سارد كروا وكو چون آگرد سار كردوا لسر إبراهيمي خليل صلاة والسلام خواه لسر بي جاب الراسي حسن بصري خوالي الرازي بي پارايا والخوا بلام بدلنياي و پارا والخواي پروردگار بوي خواي پروردگاريش پارانا وكي قبول کرد خاڵی دووهەم بە کورتی بڵین بۆ ئەوەی کەوا ئینسان پاڕانەوەکانی قوبوڵکە خوای پەروەردگار دوعاکانی لێ گیرا بکە ئەڵێم با دوعا بۆ خەڵک بکەین دوعا بۆ غەیری خۆمان بکەین ئەها پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ دعوة المرء المسلم لأخيه بظهر الغيب مستجابة واتە پاڕانەوەی ئینسانی مسلمان بۆ کەسێکی تر ئەو کەسە ئاگای لێ نەبێ ئەم پاڕانەوەی خوای گەورە قبوڵی دەکا عند رأسه ملك موكل لە پاڵ سەریدا فریشتەیەکەی ڕاست پێراوە كلما دعا لأخيه بخير هەر کاتێکەوە بپاڕێتەوە بۆ براکەی بە پاڕانەوەیەکی خەیر قال الملك الموكل به آمين ولك بمثل ئەم فریشتەیە ئەڵێ ئامین خوایە پاڕانەوەکەی قبوڵکە و بۆ ئەمیش بە هەمان شێوە جا لەبەر ئەوە بە ئەڵێم دوعا بۆ نەخۆش بکەن دوعا بۆ قەرزار بکەن دوعا بۆ نەدار و بۆ خاوەن پێداویستاتی تایبەت بکەن دوعا بۆ خزم و دوعا بۆ هاوڕێ و دوعا بۆ دراوسیان بکەن با فریشتەکانی خوا ئامینتان بۆ بکەن و ئەو دوعایشکەوە ئێوە کردوتانە بە هەمان شێوە فریشتەکانی خوا ئەو دوعایش بۆ ئێوە بکەن دوعا ئادابی هەیە و هەروەها ڕێوشوێنی خۆی هەیە زەمان و مەکانی هەیە و هەروەها شێوازی هەیە بە تایبەتی لە شەوانی لەیلەتول قەدردا مسلمانان ئومێدێکی زیاتریان بەخوای پەروەردگار هەیە بۆیە لێرادا نەسێکمان نییە کە قەدەغە بکا لەوەی کەوا ئێمە بە هەر جۆرە دوعایەک بپاڕینەوانی لە خوای پەروەردگار چ بۆ ژینمان چ بۆ دینمان بەڵام ئینسانی مسلمان لە ڕاستیدا ئەبێ هەموو غەمی قیامەت بێ خوای پەروەردگار تەعویزی دنیای بۆ دەکاتەوانێ لەبەرەوە نابێ هەموو غەمی دنیاییمان بێ کە بەداخەوە زۆر جار دەکرێت لێرە لێ مسلمانی وا هەبێت ئەم فرسەتەی لەم نەزەرە هەبێ بڵێ مادەم شەوی لەیلەتول قەدرە بە تایبەتی تێ دوعا بکە بۆ شتێکی دنیایی خۆی ئەمە لەلایەکەوە ڕێگە پێدراوە بەڵام ئینسان زیاتر دوعای ئیمان و سەلامەتی و عەقیدە و بیر و باوەڕ و هەروەها زیاتر سەرکەوتنی قیامەت ئاشنابوونەوە جارێکی تر لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم خۆ ئەگەر مسلمانێک بە تایبەتی مەبەستێکی دنیاییشی هەبوو دوعای تێدا کرد و لە خوای پەروەردگار پاڕایەوانێ ئەوە بێگومان فەضل و میهرەبانی و ڕەحمەتی خوای پەروەردگار هەموو ئاسمانەکان و زەوی گرتووەتەوانی و خوای پەروەردگار هیچ کاتێک بێبەشی ناکە لەو دوعا و پاڕانەوەی کەوا دەیکا بەڵام هەموو غەمەکەی بەمەرجێ ڕازیبوونی خوای پەروەردگار بێ و هەروەها لە گوناه و لە تاوان خۆی بەدوور گرت بێت ئین تەجتەنیبوا کەبائر ما تنهون عنه نكفر عنكم سيئاتكم ئەگەر ئێوە خۆتان بپارێزن لەو گوناهە گەورانەی کەوا ئێمە قەدەغەمان لێ کردوون ئەوە بێگومان گوناه و تاوانەکانی ترتان دەسڵینەوانێ لەبەرەوە هەچ دوعایەک بە هەر شێوازێک ڕێگە پێدراوە ئینشاء الله تعالى کە ئینسانی مسلمان بیکە لە بۆ دینی و هەروەها لە بۆ ژینی ادعوا ربكم تضرعا وخفيا چۆن ئێمە دوعا بکەین هەمیشە ئەبینین ئەوانەی کەوا دوعا ئەکەن بە خوشوعەوە ئەیکەن ئەگەر بکرێ من پێشنیار ئەدەم لێرەوە بۆ هەموو براو خوشکێکی مسلمان و بۆ هەموو پێشنوێژەکان ئەوانەی کە پێشنوێژەکەن هەتا بۆیان نەکرێ بە خوشوع و خضوعەوە دوعاکان بکەین وەکو چۆن نوێژەکانمان بە خوشوع و خضوعەوە بکەین چونکە هەتا نوێژیش ئەگەر خوشوع و خضوعی تیانە بێ ئەو نوێژەش وەرناگیرێ بە هەمان شێوە دوعاکانیشمان لە کاتێکا کە قونوت ئەخوێنین تا بۆمان نەکرێ بە خوشوع و خضوعەوە یعنی سەری ڕێز و نەوازشدا بنەوێنین و اینجا بەدڵێکی پڕ لە حەزینەوە بەدڵێکی پڕ لە گریانەوە ئەگەر بکرێ بۆمان بکرێ بیر بکەینەوە لە دەسەڵاتەکانی خوای پەروەردگار بیر بکەینەوە لەوەی کە ئێمە گوناهبارین تاوانباری لە خوای پەروەردگار لێبوردەیە ئەلەو حاڵەتەدا ئێمە کاتێکەوە دوعا ئەکەین و بیر دەکەینەوە لەوەی کەوا گوناهبارین و خاوەنی خەتاین و خوای پەروەردگاریش لێبوردەیە ئالەو کاتەدا دوعاکانمان بکەین بە خوشوع و خضوع ادعوا ربكم
تەضەڕع و خۆفیە واتە دوعا بکەن داوا بکەن لە خوای پەروەردگار بە خوشوع و خضوعەوە بە ترسەوە لەوە بترسین خوای پەروەردگار قیامەتێکی بۆ سازداوین خوای پەروەردگار لێمان خۆش ببێ لەو دنیا ئاخیرەتە بۆیە گرنگە کە ئێمە خشوع و خضوعمان هەبێ لە دوعاکانماندا و اینجا ئەو دوعاانیش کە پێویستە کە ئێمە ئەنجامی بدەین کە بیکەین هەوڵ بدەین وەکو پێشتر ئاماژەم پێکرد کە هەوڵ بدەین دوعاکان شامیل و کامیل بێ واتە ئێمە حەسوود نەبین لە دوعاکردندا بەس بۆ خۆمان دوعا بکەین یعنی حەسادەت نا هەتا لە دوعاکردنی شا نابێ ئینسان حەسادەت بات یعنی هەر دوعا بۆ خۆم یان هەر دوعا بۆ کەسە نزیکەی خۆم دوعا بکەین بۆ مسلمانان بەگشتی بۆیە بەو شێوەیە ئینسان هەوڵ بدە کە دوعا بکاو و دوعاکانیش بەو شێوەیە بێت ئێمە دەتوانین بڵین ئەو شوێنانەی یان ئەو کات و ساتانە شوێن کامانن کەوا دوعا زیاتر تیانە گیرایە دوعا زیاتر تیانە گیرایە بەڵام پێشەوە ئاماژەی بۆ بکەم کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام هەرچەند هێندێک لە برایان بڵێن ئاماژە بۆ ئەکەن کە پێویست ناکە لە دوعاکردندا لە پاڕانەوەدا دەست بەرز بکەیتەوە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە یەکێک لە جەنگەکاندا فەرمێت دەست ئەوەنە بەرزەکاتەوە بنباڵەکانی بە دەردەکەوێت عباکەی چەند جار ئەکەوێتە خوار و عباکەی ئەگەدەنەوە بەسەر شانیە بۆیە ئەوەنە بە خوشوع و خضوعەوە دەستی بەرز کردوێتەوە بۆچی بۆی کە خوای پەروەردگار داواکەی گیرا بکە سەری شۆڕ کردووە خۆی زەلیل کردووە لە بەردەمی خوای پەروەردگاردا چونکە ئێمە هەمیشە ئەبێ لە بەردەمی خوای پەروەردگاردا خۆمان یعنی چۆنەڵێ سەر نەبیکەین بەڵام لە بەردەمی کەسێکەوە دەسەڵاتدار بێ ئەبێ هەمیشە سەرمان بەرز بێ بەڵام لە بەرامبەر خوای پەروەردگاردا سەر نزمکەین خشوع و خضوعمان هەبێت بۆیە زەلیلی ئەبێ بنوێن لە بەرامبەر چونکە ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە دەسەڵاتی گشت دەسەڵاتی جیهانیان کیە خوای پەروەردگارە بۆیە لەو حاڵەتانەدا ئینسان ئەبێ گرنگی بەوە بدا و بە تایبەتی ئەو شوێنان و کاتانەیش کەوا دوعاتیان ناگیرە ئەبێ گرنگی بەوە بدەین کە لە شەوانی قەدەردا دوعا گیرایە بەبێ قەید و شەرت لە کاتی سەزدەبردندا لەو کاتانەی کەوا ئینسان سەزدە ئەبا کوڕنوش ئەبا یەکێک لەو شوێن و کاتانە کاتی سەزدەبردنە تا بۆمانە کرێ لە نوێژەکانماندا لە سەزدەکانە زۆر بمێنینەوە و دوعا زۆر بکەین مەرج نییە تۆ هەر لە نوێژا سەزدە ببیت با لە نوێژیشانەبی لە غێری نوێژیشا سەزدە ئەبم کوڕنوش ئەبم بۆ خوای پەروەردگار سەرخەمە سەرزەوی بۆ خوای پەروەردگار و لەو سەزدەدا لەو کاتەدا دوعا زۆرەکەم بۆچی یعنی چکە تۆ لەو کاتەدا کە سەر لەسەر زەویە لەسەر نزمترین شوێنە بۆیە خوای پەروەردگار فەرمێت تەضەڕع و خۆفی ینی بە خشوع و خضوعەوە سەرم دائەنەوێنم بۆیە لەو کاتەدا سەر ئەخەمە سەر زەوی بۆی خوای پەروەردگار ئەلەو کاتەدا زۆر باشتر ئاگای لە من هەیە ئاگای لە هەستی من هەیە و دوعاکەشم گیرە ئەکات دوعاکانت دەکرێ بنووسی 1 2 3 مثلا دوعای بۆ زەواجە دوعای بۆ مناڵە دوعا بۆ ڕزقە چوزانم دوعا بۆ شەهادە ئیدی هەر شتێک یەکێک لەوانە دوعا بۆ مسلمانان بەگشتی دوعا بۆ ئافرەتانی مسلمانان دوعا بۆ لێقەوماوان دوعا بۆ وڵاتانی کە تێک چووە وڵاتی مسلمانان ئەمە بنووسە ناکاتەدا دوعا هەمووی ئەم دوعایانە وەرە لە هەموو شەوەکانی ڕەمەزان بە تایبەتی لە دەشەوی ئەخیری قەدرا وەرە سوور بەلەسەری وەرە بەردەوام بەلەسەری یعنی لە 30 شەوە لە 30 ڕۆژە ئەمە 60 لە 30 بەربانگە ئەمە 90 لە 30 نیوەڕۆیە ئەمە 120 لە 30 عەسرە ئەمە 150 سوور بە لەسەر ئەم دوعایانە تکرار کەرەوە بەردەوام بە ئادابی دوعاکەت ئاوا لێ بکە یعنی من هیچ گومانم نییە لەوەیە کە جەژن هات دوعاکان گیرابوون هیچ گومانم نییە بەو شێوازە مرۆڤی مسلمان بەردەوامی هەبێ لە دوعا بەس من حەزمە کرد شتێکی تر ئەگەر چی سوالەکانی تۆ لەوانەیە مەجال کەمتر بوو بێ بەڵام ئێمە ئاگادار بین هەموو ئەو خێر و بێر و قوبوڵبوونی دوعا و نزا و 83 ساڵ عیبادەت و هەموو ئەو یادانی کە لە شەوانی قەدرا هەیە لە 4 کەس مەنعە من حەزمە کرد ئەگەر ئیشارەتێکش بەوە بدەم مەجال هەبێ ئێمە خوا نەخوازیانی بیسەری بەڕێز بینەری بەڕێز با ئاگادار بێ نابێت لەم 4 خەلەلە هیچمانتیا بێت ئەگەر یەکێک لەم 4 خەلەلە یا خوا نەخواست لە خەلەلە زیاترمان تێدا بێ خوای گەورە عەمەلەکە ڕاگرێ قوبوڵی ناکە یەکەمیان شرک هەر مرۆڤێک عەقیدەی تەواو نەبێت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێگە سوێنت خوارد بەس بەخوا سوێن خۆ بە سەری تۆ بە چاوی تۆ بە سەری برایەتی ئیمان بە قەبری فڵان بە گۆڕی شەید ئەمانە نە تەنانەت دروست نییە بە گۆڕی پێغەمبەری صلی الله علیه و سلم بەڵکو سوێن خواردن یامەی خۆ یان بەناوی خوا بە ئەسمائی خوا و صفاتی خوا کەواتە بێ زۆر ئاگار لە شیرک بێ بەڕاستی دووهەمیان کە ئەفەرمێ لە حەدیثەکەدا ئەو کەسەی کە عقوقی والیدەین ئەو
ئەو کەسێک کە بەگوێی دایک و باوکی ناکە، ئەو کەسێک کە دڵی دایک و باوکی شکانوە، ئەو کەسێک کە بێوەفایە بەرامبەر دایک و باوکی، ئەو کەسێک کە بێوەفایە بەرامبەر قاچەکانی دایکی کە نۆمان هەڵی گرتووە لە سکیە لە گۆشت و خوێنی ئەو دایکە تۆ بەشدار بووی، ئەبێ ئاگار لێبێ. ئەو کەسە بێ کە نەبی کە شکێنەری دڵی دایک و باوکت بی، عقوقی والیدەین. سێهەم ئازیزەکەم زۆر خەتەرەوە بێ ئاگامان لێبێت کەسێک ئەگەر خوا نەخواست مەشروب بخوا و بەردەوامی بێ، مدمین الخەمری پێڵێن، یعنی ئەو مرۆڤە هەمیشە عارەق بخوا و دوجار تۆبە نەکات، بەم شێوازە وەفات بکە. بەڕاستی ئەم مرۆڤە ئیتر خوای گەورە لە گوناهەکانی خۆش نابێت لەبەر مدمینی خەمرە. چوار هەمیان کە زۆر نزیکە لێمانە بێ ئاگامان لێبێ ئەو کەسانی کە شەحنا و دووبەرەکیان هەیە، دوو کەس کێشیان هەیە، ناڕەحەتیان هەیە، کەسێ مسلمانی خۆش ناوێت، لە مزگەوت تا سێرەکی لەگەڵ براکەیان ناژی، غەیبەتیەکە، شەحنا و بوغز و حقدی هەیە بەرامبەری. ئەمە چونکە لە دووشەم و پێنجشەمەدا عەرزی عەمەلە کرێ، خوای گەورە فەرمێ هەمووی وەرگرن، تەنها ئەوانە نەبێ کە لەگەڵ براکانیان کێشیان هەیە، ڕایان گرن حتى يصطلحا تا صلحەکەن ئەنجا ئیتر معاملەکەیان لەگەڵکەن و بە عەمەلەکانیان بەرز بێتەوە. کەواتە زۆر بەسەری ئەم چوارەمان تێدا نەبێ، شرک، شەحنا و بوغز و کینە لە بینی یەکتریە نابێ هەمان بێت. جاری وا هەیە من و تۆ کێشەیەکمان هەیە، تۆ سڵاوم لێەکەی چوزانم خەتای منە، ئەمە تۆ گونەهبار نابیت، گرنگەوەی خەتای تۆ نەبێت، نەیەڵی بارەکە بەلای تۆدا بکەوێ. کەواتە یەکەمیان شرک، دووهەمیان بوغز و کینە لە بینمانە نەبێ، سێهەمیان بەگوێکردنی دایک و باوک ئەبێ ئاگامان زۆر لێبێ، چوارهەمیان مدمینی خەبر خوای گەورە منش و ئێوەش و هەموو لای پارێزێ. بەتەکید ئەم چوارە بە تایبەتی بۆ لەیلەتول قەدر زۆر خەتەرە. یعنی ئەگەر ئێمە یەکێک لەم چوارەمان هەبێت تۆ بەتەمای چیت؟ تۆ ئێستا ئەگەر بۆ نمونە یەکێک لەوانەی کە دوانیان لە مسلمانان زۆر نزیکن، ئینشاڵڵا شیرکەکە دوورە لێمان، عارەقەکەش دوورە لێمان، بەس مەسەلەی دایک و باوک ئێستا ئەبێ ڕاکەی بکەوی بەسەر دەستی دایک و باوکتان، نا بەسەر پێی دایکدا. ئەو پیانەی ماچکەی کە بەهشت لە بەرامبەر بەردەم بەهشتا ئەوەستێ ئەگەر ئەو ڕازی نەبێ، ئەبێ ڕاکەی دەستی ماچکەی پێی ماچکەی لە خزمەتیابی. ئەو دایکەی کە چەند ساڵ تۆ خەوت تێکدا، خواردنت تێکدا، ژیانت تێکدا. ئێمە ئێستا ناتوانین باسی حەق و حقوقی دایک و باوک بکەین، بەڵام حقوق الوالدین لە دوای ئیشراک بالله بە یەکەم تاوان دێن، لە گوناهە گەورەکانە. ناکرێ مرۆڤ بڵێ من دۆستی خوام بەڵام دۆستی دایکی خۆی نەبێ، دۆستی باوکی نەبێت، دەستیان ماچ نەکا، خۆی بە فەخفەخە و داعیە و کبر و خۆ بەزلزان بزانێ بەستەریانە، هەرچیەک بنەوانە دایک و باوکی تۆن، ئەوانە خۆیان کردبوو بە قوربانی تۆ. ئەگەر لە ماوەی چەند سانیەیەکە سەیری کە ئەگەر مناڵێک نەخۆش بێ بگری، دایکی ئەڵێ خوایە لە عمری من بخەرە سەر عمری ئەو، خوایە قەزای بخە لە من، یعنی من بکە بە سەدەقەی ئەو ئەڵێ. بەڵام ئەگەر باوکەکان پیر بوون، دایکەکان پیر بوون، وەزعیان زۆر خراپ بوو، ئەگەر کوڕەکە باشیش بێت، کچەکە باشیش بێ، ئەڵێ خوایە ڕەحمی پێ بکە، یعنی داوای دوعای تەمەندرێژی بۆ ناکە لەوێ، ئەڵێ خوایە ئیمانەکەی بپارێزە. کەواتە ئێشتا فەرقمان زۆرە، ئێشتا بینمان زۆرە، لەبەرەوەی بێ لە خزمەتی دایک و باوکەکان ئابین. و هەروەها ئەوەی دووهەمیان کە خەتەرە بە نسبەت دێمەوە کە ڕقلێبوونەوە لە برا موسڵمانەکەت، ڕقل لە دراوسێکەت بێ، داعیە و فەخفەخە و سنگ دەرپەڕان بەسەر یەکا لە بینی ئافرەتانە، لە تەعزیەک لە مناسبەیەک سەرێکی جلی عەجایب لەبەرکردن، ئاڵتون بەخۆکردن، جنازەم جلێک بپۆشێکە کەسی کە نەیبێ، ئەمانە ئەبێ هەمووی وەلانەی ئەگەر تۆ بتوێ بەندەیەکی ڕاستەقینەی پەروەردگار بی، ئەبێ تۆ لە ڕاستیدا ئیمانێکی ساغڵەم لە دڵتا ڕێگیدا کوتابێت، بە ئومێدی خوای گەورە ئەبی بە کەسێ لەو کەسانی کە لەو قایمەیە ناود هەیە کە خوای گەورە لە گوناهەکانت خۆش بووە.